تەوی دادگاهکردنا پۆلیسێکی بتاوانە کوشتنە خانمەکە ڕەش خۆپێشاندان لە کەنتاکی بەردەوامن. ji ber şerran berhemê bîrên Rimelaniyên neft û gazê bitinê 30 sedê ye. û ji ber koronavirus tevaya şahiyên mûzîkê lê New Yorkê li ser cadan dibin. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆشوەرمان بووانە سەر من جان دیلان و هاوکارم دەخیلی شەموو لە درژی بەرنامەی ئەمڕۆمان وەردان بینین. سلااو و ڕێز ji min dexîlê şemo û dizanin em vegeriyane stûdiyên xwe ji Washingtonê ji bo bernama Kurd Connection rastexwe careke dî di stûdiyên dengê me li Washington dest pê bikin û dibînin ez û kakcana jî hinekî heta radekî dûrî hevin ji ber mesela xweparastinê ji varosa korona. Şevîdî li bajarê Liyûvelê Kentakî ji mareka xwepêşandiran hatin girtin li demê wan daxwaza dadgehkirina polîsên tawanbarên teqekirin û kuştina biryanek Taylor dikir. Xwepêşandiran guh neda qedexeya hatin û çonê û dû şevan li dû heft nerazîbûn kirin piştî ku dadgehê bi tenê polîsek tawanbar kirî bi sûcên nerastexwe bi kuştina xanim Taylor. Polîsên spî teqa li xanimeka reş karmendeka kartê tenduristî Taylor kir dema ketîne mala wê li demê vekolînan û geryanê lê tilyak û dermanên bêhoşker meha sê adarê. Kar bi dest dibêjin piraniya desteya sûndxwaran yan biryara desteya sûndxwaran ne tawana rastexwe bû li dijî polîsên dest di kuştina Taylor de heyî. Baliyê xeva dadwerî giştiyê Kentakî dibêje polîsan berrevanî ji xwe dikir û teqa li Taylor kir li wê şevê. سەرۆک ترامپ لە دەمی قسەکردنیدا لە هەڵمەتێکی هەڵبژاردنەکاندا لە کاتی شەو لە شاری جاکسنفیل لە ایالەتی فلۆریدا بەخۆشیەوە ڕووی کردە دەنگدەرانی ئیسپانی و دەڕوانێتی یەکەمین مشتومڕی سەرۆکایەتی لە هەفتەی ئایندەدا لەگەڵ ڕکابەرەکەی جۆ بایدن. ترامپ کارنامەیەکی قورسی لە پێشدایە لە کاتێکدا هەوڵدەدات بگات بە بایدن کە هەڵمەتەکانی لە گۆڕەپانی چەندین لە ئەیالەتەکاندا بە باشی بەڕێوە ڕوەشتون. ترامپ بریار وایە لە ڕۆژی هەینی لە مێزگردێکدا لە شاری دۆڕال لە ایالەتی فلۆریدا لەگەڵ دەنگدەرانی لاتینی کۆبە بێتەوە و پاشان دەڕوات ئەتلەندا لە ایالەتی جۆرجیا بۆ پێشکەشکردنی وتارێک لەبارەی توانایی ئابووری ڕەشەکان. دەماکو پرسیار ji serok Donald Trump hatî kirin ka eger ew ê pabendê garantiya veguhastina aştiyaneya desthilatê be eger di helbijartinan de Joe Biden ser bikeve. Serok Trump got em ê bibînin ka çi dê biqewme. Hûn dizanin ku min pir gilî lê dengdanê heye û dengdan kara sate bi eşkereyî veguhastin nabe. Gelo ev sedema ku serok Trump dixwaze lezê bike li destnîşankirina dadwerek ji bo dadgeha bilind a Emerîkî li şûna Ruth Ginsburg û li heftiya borî wexera dawî kiribû. Em ê vê mijarê bi şarezayê siyasetên Emerîka re kak Luqman Gafûr bi rêka Skypeê ku bil jimênesota bi meraya got û bêj bikin kak Luqman em katet baş şîkirneweyê cenabit bo welamî serok Trump ka dawa lê kira meseleyê aştiyaneyî guhastineweyê desthilat. بەڵێ زۆر سپاس بۆ بۆ بینەران خۆی حقەتەن من ئەمە ڕێی شخصی خۆمەوە ڕێی زۆر لە نووسەرانی ئەمریکیش ئەم بەتابەتی کۆنسەرڤاتیڤەکان ئەم ڕێیان هەیە. بەڕاستی ئەمەی کە ترەمپ ئەڵێ ئەو ڕاستە خۆ ناڵێ ینی من دەستبەرداری دەسەڵات نام ئەگەر لە حاڵەتێکە لە 3 نۆڤێمبەرە ئەگەر لە ئینتیخاباتە شکستی هێنا. بەڵام ئەوان یاخود بڵین دیموکراتەکان بە جۆرێکی تر ئەم قسەی ترەمپ هەڵگێڕاوەتەوە ئەم قسەی ترەمپ بە جۆرێکی تر ئەکرێت کە گوایە ئەو توێتی دەستبەرداری دەسەڵات نابێت. خۆی حقەتەن
ئەمە لە ڕووی دەستوریەوە نادەستوریە، ینی ئەمە ناگونجە لەگەڵ سیستەمی ئەمریکا و ناشبێ و هەتا و کۆنسەرواتیڤەکان خۆشیان لێ قبوڵ ناکەن. بەڵام زیاتر مۆزوعەکە کە لە میدیا ئەوروژێنرێ بەڕاستی هەڵمەتی هەڵبژاردنە بۆ ئەوەی لە دەنگدەری ئەمریکی یاخود لە ئەمریکی بگەێنرێ کە ترامپ پیاوی ترسناکە بۆ سیاسەتی ئەمریکا، یعنی ئەگەر لە حاڵەتێکە لەم انتخاباتەشا سەرکەوێت، یعنی خۆی ئەو ئەگەرەش یعنی بازەکەن، ئەگەر لەم انتخاباتەشا سەرکەوێت گوایە بۆ گەڕی سێم خۆی ئامادە ئەکا کە مەش هەر نادەستوریە و شتیوانیە لە ئەمریکایە. بۆیە زیاتر ئەوەی تێبینی ئەکرێ ئەمە زیاتر مەسەلەی هەڵمەتی هەڵبژاردنە، بڕوان نییە بەوەی کە لە شکستی هەر کامێکیانە. باشە، بەڵام بە شێوەیەکی تش دیسان باسەکری و کاتێک کە سەرۆک ترامپ لە مەراسیمی ڕێزلێنان لە ڕۆدگەنزبرگ ئامادە بێ، ئایا پەلەکردن لە دانانی دادوەرێک بۆ دادگای باڵا بۆ ئەوەیە ئەگەر هات و سەرۆک ترامپ بە پێی هەندێ میدیاوەکو و جەنابەت باسەکەی و دیموکراتەکانش دەڵێن کە ئەگەر هات ترامپ بە ئەنجامەکانی هەڵبژاردنەکان ڕازی نەبوو ڕەنگە کێسەکە بدات بە دادگای باڵای ئەمریکی کە بۆ قازانجی ئەوە یەکلا بکرێتەوە؟ خۆ لە ڕاستیدا ئەمە شەرجۆیەکە لە پرۆپاگەندەی یعنی خۆی کاکە با من یەک شت عەرز کەم، یعنی ئەمە واقعە خۆی دانانی ئەم حاکمانە لەسەر بنەمای ئەوەیە کە نەک لەسەر بنەمای ئەوەی کە سەرۆکێک دای ئەنەیان داینێنێ. بەڕاستی شەڕەکە شەڕی کۆنزەرواتیڤ و دیموکراتە، ئەمانی کە کۆماریەکان دای ئەنێن بەگشتی زیاتر ئەنجیریەکانن، یعنی ئەوانن کە زیاتر پابندی دینن. مەوزوعەکە ئەمەیە، یعنی نایەنێ ئەو تەوازنەتێک بچێت، نەک لەبەر ئەوەی دۆناڵد ترامپ دانێ یان بایدن ئەگەر دەرچێ دای بنێ. نه، مەوزوعەکە ئەوە نییە. زیاتر مەوزوعەکە ئەوەیە هەر سەرۆکێک لەم سەرۆکانە داینێ، بۆ نمونەگە کۆماری، بۆ نمونەگە دۆناڵد ترامپ بیش نەبێت، سەرۆکێکی تریش بێت دوای ئەم بێت، هەر کۆماری بێت کە دای بنێ کەسێکی ئینجیلی دانێ، خۆ بێت سەر حساب سەیرەکە. بێگومان، بەڵام دیسانەوە کاک لوقمان دیسانەوە ئەگەر جێ لە قسەکانی سەرۆک ترامپ بگرین دوێنێ شەو باسی ئەوە دەکا کە چەند گرنگە بۆ خۆی ئەگەر هەموو ئەندامانی دادگای باڵا وەکو بڵێ کۆنسەرڤێتیڤ بن، ئەوانەی خۆی دەیەوێ ئەوانە بن، بۆ ئەوەی ئەگەر هات و هیچ بڕیارێک گەشتە دادگا ئەوە بکرێت. بەڵام ئەمە شتێکی دیکەیە کە لە هەندێک ویلایەت ئێستا باس ئەکرێت کە وەکو عەرەب دەڵێن تەعەن لە دەنگدان هەیەوە ڕەنگە ئەوانەی کە سەر بە سەرۆک ترامپ بن و گلەی ئەوە بکەن کە ڕازی نین بە دەنگدانی ئەوەی کە بە پۆست دەکرێ یانش دەنگدانی پێشوەخت دەکرێت. بۆیە ئەم باسە دەکرێت و بۆ چۆنی وا هەیە کە دانانی دادوەرێک بۆ ئەو مەبەستەیە. ئەو خۆی تەسەورەکەی وایە ئەجنا خۆ بکاکە سەیریکە. برد کۆفێنە ئەو کابراکەی کە لە 2016 داینا دۆناڵد ترامپ داینا، هەتاوەکو نیل گۆڕش کە دۆناڵد ترامپ داینایەوە، ینی ئەمانە خۆ دۆناڵد ترامپ دایناوە. ینی بۆ نمونە ئەم دوو کەسەی کە لە سەردەمی ئەما دانراون، خۆ لە مانگی بیرم بێ لە مانگی 6 بوو، لە مانگی 5 بوو بڕیارێک دەرچوو لە دادگای فدرالیەوە بۆ ترەنسجەندەر و ئەو هۆملێس ببڕێ ترەنسجەندەر و ئەوانەی کە ئەو گروپەی ترانسجێندەرەکان کە گوایە ئەتوانن لە شوێنەکانی ترا وەکو خەڵکی ئاسایی کار بکەن و یخۆ ئەم دوینە بڕیاریان لەسەرا ترامپ گلەیی لەم دوو کەسا بوو کە خۆی دایناون کە لە بەرژەوەندی ئەو لە خازانجی ئەو بڕیارەکان دەرنەکرد. مەرج نییە، یعنی هەرچی ترامپ بوتی لە دادگای فدرالی ئەمانە بە قسەی بکەن. من پێم وانیە وابێ، بەڵام میدیا زیاتر ئەم فۆکسەوانی شایە. بێگومان ئەوە وەکو بڵێ دادگاش ئەگەر هات و هەر کێسێک کەوتە لای دادگا وەکو کۆنسەرڤێتیڤ ڕەفتارەکەن ڕەنگە بڕیارەکانیان لەسەرەوە بێ. کاک لوقمان غەفور شارەزای سیاستەکانی ئەمریکا لە مەنیسۆتا لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ تۆ. پاڵێوراوانی سەرۆکایەتی کۆماری و دیموکراتەکان لەوانەیە زاڵ بن بەسەر سەردیڕەکان یان ماشینتەکاندا، بەڵام تەنیا ئەوان نین کە خۆیان بۆ سەرۆکی ئەمریکا کاندی دەکەن. لایەنی سێم کە ناسراوە لە هەڵبژاردنەکانی ئەم دوایی سەرۆکاییدا ڕۆڵێکی بەرچاویان گێڕاوە کە لەم راپۆرتەدا دەبینین.
ئەوە بەباشی زانراوە کە سەرۆک دۆناڵد ترامپ دیسان بۆ هەڵبژاردنەوەیەک و کاندیدی کۆماریەکان بەشداری دەکات و لە دژی ئەو جێگیری سەرۆکۆماری پێشووی دموکراتەکان جۆ بایدن بەشداری دەکات. ئەوەی کەمتر زانراوە ئەوەیە کە کەسانی تر هەن لەسەر تکتی پارتەکانی تردا بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بەشداری دەکەن. پارتی ئاشتی و ئازادی، پارتی سربەخۆیی ئەمریکا، زۆربەی خەڵک نازانن ئەم پارتانە کێن. ئەو کەسانەی کە خۆیان بۆ پارتە بچووکەکان کاندیدەکان پێیان دەوترێت کاندیدی لایەنی سیەم. کاندیدی لایەنی سیەم کە لە سەردێڕەکاندا ناوی دەرکەوت گۆرانیبێژی ڕاپەر کانی وێستە. هەڵمەتێکی زۆر سەرسوڕهێنەر، بەڵام ئەوەی کە زۆرترین سەرنجی بۆ لای پارتەکەی خۆی ڕاکێشا پارتی لەدایک بوون بوو. لە کاتێکدا کاندیدی لایەنی سیەم بەگشتی پێشبڕگی کەری مەترسیدار نین بۆ سەرۆکایەتی، بەڵام دەتوانن ڕۆڵیان هەبێت لە گۆڕانی داینامێکی هەڵبژاردنێکدا. هیچ گومانێک لەوەدا نییە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا بربژێرەکانی لایەنەکانی دیکە زیانیان بە هیلاری کلینتن گەیاند. بەرەنجامی هەموو سندوقەکانی دەنگدان نیشاندەری ئەوە بوون ئەو دەنگانەی بە بربژێرەکانی لایەنەکانی دیکەدرا ئەو دەنگانە بوون کە ڕەنگ بوو بۆ دیموکراتەکان بە. ساڵی 2016 زۆر بوون ئەو ئەمریکیانەی بە هیچ یەک لە دۆناڵد ترامپ و هیلاری کلینتن سەرسام نەبوون هەر بۆیە دەنگیان با لایەنەکانی دیکەدا. بەڵام شارەزایان هاوڕان لەسەرەوەی کە هەڵبژاردننی ساڵی 2020 جیاوازە. ئێستا ئەمە ڕوونواشکرایە لە نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدندا، یەکێکیان دەبێت بە سەرۆکی داهاتوو هیچ کەسێک نایەوێت دەنگەکەی بە فیڕۆ بدات. هەر لەبەرەوەیە دەبینین ژمارەی دەنگەکان بۆ لایەنەکان و بربژێرەکانی دیکە زۆر کەمتر بووەتەوە. ڕەنگە کلینتن لە ساڵی 2016 چەند دەنگێک بە کاندیدی لایەنی سێم لەدەستدابێت بەهۆی ئەوەی هەندێک لە ئەمریکایەکان چۆن سەیریان دەکرد، بەڵام بایدن ڕوبەڕۆی هەمان تێڕوانی نییە. هیلاری کلینتن وەکو خۆشەویستی واڵ ستریت و دەوڵەمەند و ڕێکەوتنە بازرگانیە جیهانیەکان چاو لێ دەکرا کە سەرنجی زۆری نەدەدا بە ژیان و کاری خەڵکی چینی کرێکار لە سەرانسەری ئەمریکادا. من پێم وایە جۆزەف بایدن لە پێشینەیەکی چینی کرێکار و مامناوەندە و دەتوانێت خۆی پەیوەستی ئەو توێژە بکات، تەنانەت بەوەیشەوە کە سەر و سەودای هەبووە لەگەڵ هەندێک لەو ڕێکەوتنە بازرگانیانەدا. هەروەها ئەو پەتایە ڕێگە دەگرێت لە کاندیدەکانی لایەنی سیەم لە ڕاکێشانی خەڵک بەرەو لای خۆیان لە ساڵی 2020 لەبەرەوەی لە خۆڕان ناتوانن هەڵمەتەکانیان بەڕێوەبەرن و هەروەها کاندیدەکانی لایەنی سیەمیش ئەو بودجەی پێویستە نیانە بۆ دانی ڕێکلامە گەورەکانی تەلەڤیزیۆن. نەبوونی بربژێرانی بەهێزی لایەنەکانی دیکە لە هەڵبژاردنەکەی ئەمساڵدا دەبێت بە قازانجی دیموکراتەکان بێت. بەڵام وەک ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2016 ساڵماندی لەوانەیە هەڵبژاردننی سەرۆکایەتی زۆر پێشبینی نەکراو بێت. لە گۆڕا هەژمارین بیرۆیەکاریە فدرالیە ئەمریکا ڕێژایە خانمین کو دکەرتی ئاوادانکردنیدا لە ئەمریکا کار دکن کمترە ji 10% لێ خانمین وەکا کێلی فۆربس لە سان دیاگۆ دخوازن خانمان هان بدەن وێ ڕێژەیە بلندتر بکن. کێلی فۆربس ji bajêrê San Diego li wîlayeta Kalîforniya ku her ji 16 saliyê were dest bi karê bû yexkirinê kiriye û demê dest pêkarî kirî li dîvser ji mara nêzîkî 90% ji kesê karê bû yexkirinê dikin zalan bîn û kiriya wana pitir bî. Ez diçûma malên xelkî û min karê xwe bû yexkirinê dikir. Ew karê hemî me bi tenê dikir lê min bû demjimêrekê $14 werdgirtin. û zalam her bo vê karî bû demjimêrekê 25 heta $30 werdgirin. Belê demê ew ê biryar day ku kompaniya xwe bi xwe bidamezrînin me bestayê neher bû bes para bî. Forbes dibêjit ew dixwazit kit karekê bikit. Buharî kariya jina ku bişin karê avahiyê bikin. Min divî ez karê xwe biguhorim ka min çi divî ez bikim. Ev karê hem min dît û rêvebera kompaniyê jî jin bû. Bi rastî ev bû min geleka xweş bû. Min bawernama rêberatiyê heye. Bila ez nekarim li ofîsa kar bikim, ez nekarim li ser kursiya birînim, divê ez bilivim digel mirovan baxim, bi rastî ez ya kêfxweşim. Forbes dazanîn ku ev kare karekî zehmet e. Lê ew xoşiya xwe û azadiya xwe divî karî da dibînet. Gelek kesên ew ê bi wan şûlkirî û bi taybetî kesê te bi emer û ew kesê zarok hên heşkarê wê dikin. Demê dibînin ku bo yexkara wana jin e û heta nûke kes nedîtiye ku ji karê wê razî nebet.
وجمارة فاقرين كوفيد 19 لأمريكا دقهتا نيزيكي 7 مليون لقرا جمارين زاكويا جان هابكنز شافيدي جمارة 6.97 جسدي بوجو وجمارة مريانجي قهابو 202,738 مريان جمارة هاري بلند آفاقران لولاياتا كاليفورنيا بو أبجا تكساس و دبيرا فلوريدا نافندي كنترولو ريغرتني لنخوشيان رادگهينكو جمارة فاقران حتى حفدي مهاده وبقها 214 حتى 226 هزاران پیش بینیا زانکوی واشنطن خویا دکا کو جمعره امریان جی رنگا 150,000 بلند با لسی مهین بین. بریتانیا لە ڕۆژی چوارشەممە بووە بە دواترین وڵاتی ئەوروپایی بۆ سەپاندنی کۆت و بەن لەسەر تێکەڵاوی کۆمەڵایەتی پاش بەرزبوونەوەیەکی زۆر لە ڕێژەی گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا ژمارەی کێسە نوێیەکان بە نزیکەی هەموو هەفتەیەک دوو هێن دەبن و بەرپرسی گەورەی پزیشکی هۆشداریدا لە 50,000 هەوکردنی ڕۆژانە نوێدا ئەگەر ئەو نمونەیە بەردەوام بێت بریتانیا بە 41,000 کەس تووشی بەرزترین ژمارەی مردنی ڤایرۆسی کۆرۆنادایە لە ئەوروپا. بە پێی یاسا و ڕێسای نوێ مەیخانە و چێشخانەکان ناچار دەبن کاتژمێر دەیشە و شوێنەکان داخەن و خەڵک جارێکی تر هەان دەدرێت لە ماڵەوە کار بکە. سەرۆکوەزیران بۆریس جۆنسۆن لە گوتارێکی تەلەڤیزیۆنی ڕۆژی سێشەمەدا بەشێکی کێشەکانی خستە ئەستۆی خەڵکی. لە کاتێکدا زۆرینەی خەڵک یاسا و ڕێسەکان جێبەجێ دەکەن بەڵام زۆرجا پێشەرکاری زۆر هەیە. دەرفەتی زۆر بۆ دوژمنە نادیارەکان هەیە کە بە نادیاری دەڕوات و دێت. ڤایرۆسەکە دووبارە بە شێوەیەکی فراوان دەستی بە بڵاوبوونەوە کردوێتەوە. لە مانگی هەشتا حکوومەت هەوڵیدا خەڵک هەان بدابێنە دەرێ لە ماڵەکانیان و تەنانەت نیوەی پارەی ژەمێکی خواردنیشی بۆ دەدان بۆ ئەوەی کرێکاران بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان. زۆر کەس لە ئیستادا سەری لێ شێواوە بەهۆی ئەم گۆڕانانەوە. ئەم هێنان و بردننا وای کردووە خەڵک سێری لێ بشێوێت. پامێکی ڕوون و دیاریکراو نەبووە. هەندێک لە شارەزایانی پزیشکی نیگەرانن بەوەی کە کۆتوبەندە نوێەکان بە تەنها بەز نەبن بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. شتەکان لە ڕاستیدا خەریکن لە کۆنترۆل دەردەچن بە تایبەتی لەگەڵ شکستی تاقیکردنەوەکان. بەڕەچاوکردنی هەموو ئەمانە من نیگەرانم بەوەی کە ئایا ئەو ڕێشنانەی دوێنێ ڕاگەندران لە ڕاستیدا بەس دەبن بۆ پشتگیریکردن لەم دۆخە یان نا. هەندێک کەس بڕیارەکانی حکوومەتیان بەدڵە لەسەر ئەوەی کە شوێنەکان بە تەواوی نەکرێنەوە. زستانێکی درێژمان لە پێشەوە کۆتوبەندی قورس ناکرێت دابنرێتەوە چونکە کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر ئابووری چونکەوەی ڕوودەدادەوەیە کە هەر دەوەستین دواتر دووبارە خەڵک دەکەینەوە و دەگەڕێنەوە. لەم هەفتانەی دواییدا هەندێک کەس کە نیشانەی ڤایرۆسی کۆرۆنایان هەبووە کێشەی زۆریان بووە بۆ ئەنجامی تاقیکردنەوە و وەرگرتنی ئەنجامەکانیان بە خێرایی. حکوومەت دەڵێت تا چەند هەفتەیەکی تر کێشەکان چارەسەر دەکا. ئەگەر سەیری ئەو وڵاتانە بکەیت کە زۆرترین سەرکەوتنیان هەبووە لەو ڕۆ بە تایبەتی وڵاتانەی کە هەرگیز شوێنەکانیان بە تاوەتی دانەخست یەکێک لە جیاوازیە گەورەکانیان لەگەڵ ئێمەوەیە کە زوو پێداویستەکانیان بۆ تاقیکردنەوە دابین کرد و کاریان بۆ کرد. ئەو شتەی کە هەرگیز باوەڕ ناکەم لە بریتانیادا کرابێت. گروپە بازرگانیەکان بە تایبەت مەیخانە و چێشخانەکان ناڕازین لە توندکردنی کۆتوبەندەکان. ئێمە هێشتا یەک شوێنمان لەو پێنج شوێنێک کە هەمانە کردوتەوە. 900,000 خەڵک هێشتا لەسەر یارمەتیەکانی دەوڵەت دەژین کە ئەویش تا چەند هەفتەی دیکە کۆتایی پێدێت. لە کاتژمێر دەیشەوەوە سنووردارکردنی هاتوچۆ بەمانای ئەوەیە کە کاسبی و کار دەبێت لە کاتژمێر دەیشەوەدا بخرێت. ئەمەش واتە دوایین داواکاریەکان دەبێت کاتژمێر نۆبێت کە ئەمەش ڕاهاتی چێشخانە و مەیخانەکان نیوە دەکات. پلانەکانی حکوومەت بۆ پشتگیری ئەوانەی کە کارەکانیان لەدەستداوە نزیکەی 10 ملیۆن پیشە دەگرێتەوە کە بڕیارە لە مانگی داهاتوودا کۆتایی پێبێت. جۆنسۆن سەرۆکوەزیرانی بریتانیاش لە میانەی هۆشداریەکاندا بۆ بەرزبوونەوەی بێکاری لە ژێر فشاردایە بۆ درێژکردنەوەی ئەم پلانانە. نۆدژ سادێ ژێ بەرهەمێ نەفت و گازا سووری لەبیرن ڕمێلانن لە هەرێما جزیرا سووری لێ نەها و ji ber şeran berhemê wê daketiye û bûye 30 ji sadê. Hikûmeta Sûrî dibêje heta sala 2011 jî
و 350,000 برمیل نفتی جوان بیران دفروتن. زانا عمر پیداچونی دیکا بسر داوی ترین پیشهاتی وی برهم و داهاتی خلق سوری. هرێما جەزیرە یا گۆلباکوورێ سووریێ bi petrol û gaza sürüştî û kehreba xwe nav dare. Li herêma Cezîrê zeviya ribêlan heye. Got 90 sedî ji berhemdayîna giştî ya petrolê a Sûriyê. Got 45 sedî jî ji berhemdayîna gazê ye. Got li herêma Rêmêlanê 4 zeviyên petrolê hene. Got ji zeviyên Swêdîkê, Kiraçok, Awadê û Rêmêlanê pêk tên. Li gorî agahiyan got ji 1300 bîrên petrolê pêk tên û 25 bîrên gazê jî hene. Bi sedema şerê navxeyî li Sûriyê. Halê hazir tenê 30 sedî niha kar dikin. Beriya 2011 li gorî serjmarên hikûmeta Sûriyayê got 2010 de rojane 350,000 bermîl dihatin derxistin û 21 milyon metroyên kobayî ji gazê dihatin berhemdayî. Endezyarê petrolê Yusuf İsa ji dengê Amerîka re rewşa dawî ya zeviyên Rêmêlanê tîne ziman. يعني ام بيج كميانا انتاج بترولي بري شهر وك نهاية بري قالك ويعني تذكاري بيجي تقريبا سدي حشتي يعني برهمي حمو جواكي سوري انا بس رجابا هي سوري تفاهي غاتي ذكر لي بس بشتي شهر يعني روش شهر هر كسك دزاني تشاوي باندورو خسر بترولي قالك هابو وذاتا شيري شداش هاد قال لك تأثيرها سر بير بترولها وقال لك بير خرابة كره قال لك جيها هناك بيجن بيد بمحطات العزل أو نفتها فصل دكان أنجي نفط وغازها فصل دكان خرابة كره اندزیار بترول یوسف عیسی اویک جی آنی زمانگو درخستنا بترول پرکیمه و تیرا هرمی ناکه هروها جوره آوی پر لاوازه و گلک خطری آوی جی هیه. لگوری پسپورانگو گریبستا بترول دنافبرا ریوبریا خسر و کمپانیا دلتایا امریکی ده و پیشگیریه که بهز آبوری به جبو باکوری سوریایی. لعالیه کیدن هرما جزیره بجی درا خویا کهربیجی ناف داره. لهرما رمیلانه وستگاه سویدی که هیه. گو بگازا سرشتی توربینن برهمداینا کهربی دیگره. هفسروک نویسگاه انرژی اندزیار زیاد رستم دبیجه گو برهما سویدی که یا کهربی روزانه جچلی حتی 5 میگایه و افترا بدوین هریمیناکه. وكدنجي الملي السويدية كلكار ميلاندا دجي درهنا يكجين بيجني سويدية مش سويدية مؤسسية أو يا سفيلة أو يا شبيون توربينا سي شغالن يعني نهار بدم صالة بايزي ده هر سي شغله 5 ميجا دنش الحياة 5 ميجا الدواجي توربين بترولنا أو جي حفت توربين يعني أو جي كارن 5 حتى 6 توليد دكن روجانا ده أو جي ده هرمين بترول تشي بترول وجندوارن بافا غريداي جدرن انرژیه لهرما جزیره گونوت صدی جدرن انرژیا سوریه و اویک و هر وسا جزیره دبوا خوارنه یا سوریه گوجه سرکه یا جنمو جهه هر وها بتری 7 درجه سنوری به ترکی و عراق را هنه گناهات تنه درجه سمالکا به هرما کردستان را وکریه افهمو دهلا گو جزیره خودی گرینگیه که تایبت به جبو سوری بگشتی زانا عمر دنگ امریکا شهر ما دیرکی بەهۆی کۆڤید-19 زۆرترین چالاکی و بازرگانی لە نیویۆرک لە دەرەوە ئەنجام دەدرێ بۆیە لە ئێستادا هەموو موزیکژەنەکان لە بنەڕەتدا موزیکژەنی سەر خیابانن. پەیامنیرمان لە نیویۆرکەوە لەگەڵ یەکێک لەو گروپانەدا دواوە کە لە پارکەکانی نیویۆرکدا مۆزیک دەژەنن. li bajarê Nîvyokê ji ber sedema koronayê kar, xebat û çalakiyên hunerî hemû li derve tên darxistin. Ji ber vê yekê jî muzîsyenên Nîvyokê li gor berê zêdetir balê dikişînin serxwe. Komeke muzîkvan li parkê Nîvyokê ku ji bo nişvanan keliyên xwe ji pêşkeş bikin muzîkvaniyê dikin. Muzîkvan dibêjin di kolanan de muzîk pêşkeşkirin di dema koronayê de tiştekî bêhempa ye.
بێگومان لە گۆڕبەرێ ئەم دوکولاناندا زێدەتر بەرهەمێن موزیکی پێشکەش دکن دەما ku هەر دەرهات girtin ئەم jî hatin parkanda ku bikarbin hindek pere qazanc bikin ev çend meha korona dewam dike û rûniştvan ji hesreta muzîkê zindî dikişînin ez bixwe dibihîzim rûniştvan dibêjin ev demek dirêj bû ku me muzîka zindî guhdarî nekiribû. Bob Breux jî dibêje dema ku her derhatibû girtin wî gelek bêriya muzîka xwe kiribû û ha devam kir. Dikulanan da pêşkêşkirina muzîkê gelek tiştên xweş bi min dida hezkirin. Min wek muzîkjenekî di pêvajoya koronayê da gelekî bîra muzîka xwe kiribû. Lewra wê demê konser hemû hatbû neqedexe kirin. Lê niha bi awayekî rûpirû pêşkêşkirina muzîkê bêhempa ye. Daniel Berkeley jî got ku derketina derve û bi taybetî jî dîtina tiştên ku ew gelek jê hez dike ew pir kêfxweşkirî ye. Dikulanan da muzîk çêkirin hertim ez keyf xweş kirime. Lewra ku nehewce mirov li pişiya me bisekinin û guhdarî bikin. Ev yek bi taybetî di dema koronayê de xweştir e. Dema ku ez bi hevalên xwe yên muzîkjan ra derdikevim derve ji bo ku bikarbim muzîkê pêşkêş bikim ji bo tendirustiya kesekî nebim xeter tiştekî xweş e. Filozofê Yevnanî Sokrates gotiye muzîk ji bo rihê mirov xurek e. Ji ber vî yekî jî di dema koronayê da ka em jî bêtir guh bidin muzîkê. Sinan Tunçdemîr, dengê Amerîka, New York. Canî rast e korona cîhan guhart. Bizanin muzîk li cadî tê lêdan lêxistin lê gelek jî xelek li hev nacivin li dirî bû guhdarîkirina muzîkê. û bajarekî kedrî weke New Yorkê jî. بەڵێ دەخیل مرۆڤیش دی ئامادەی بۆ خۆگەنجاندن لەگەڵ هەل بارودۆخێکدا و هەرکو دەزانی هێشتا بارودۆخەکە لە ئەمریکا نەگەڕایەوە باری ئاسایی هەرچەنی مەگەڕاونێتەوە دوو ڕژ لافتەیەکدا بەڵام هێشتا مەترسیەکان لە پێشدای وابی زۆر ئاگامان لە خۆمان ناسایی بۆ ئەوەی نزیک تۆ نەبمەنیە نزیکش بمەوە ماسکمان لە بەردەما هەرحاڵ ڕاستە جانی ئەمە شتێکی حاڵەتێکە کە لە دنیا هەموو ڕووداوە هەموو دنیاش توش بووە. بەێ بەێ چەندێژی ئەم تین داویە بەرنەما کورد کنەکشن هەتا جارێکە دی دیگەهینەیەک سلااو و ڕێز بەشی کوردیە دەنگی ئەمریکا و کارمەندێن کورد کنەکشن خدا حافظ ببینە خۆش.